باشا وڕێیان ئەوە فلکی دەستەکەیە، ئەمەش دوکانی ئێمەیە کاردیناڵ. زۆرێک لە برادەران هەواڵی ئەم قەفەزانە ئەپرسن. ئەم قەفەزەوە گەیبینین بریتیە لە 8 خانە، ئەمە یەک، ئەوە دوو، هەر خانەیەکیش بەو شێوەیە ئەکرێ بە یەک خانە لە کاتی بێچووی هەبەیە ئەوە بێ، کەواتە 1 2 3 4 5 6 7 8 بەرزیەکەی 200 سانتیمە، پانیەکەی 100ەیە، خۆڵیەکەشی ئەم شێوەیە، خۆڵیەکەی 35 سانتیمە، کاملە بە تۆڵ و 80 هەر قەفەزەی دوو تۆڵی لەگەڵایە، مەنهەری لەگەڵایە لەگەڵ دوو قاپە. ئەمەش نرخەکەیەتی، ئەمەش سینیە، ڕۆڵەکەشی لەگەڵایە لەبەر ڕەشەبارێمان کردوێتەوە. ئەمە 4 ڕۆڵەشی لەگەڵایە، هەر لە دوکانی خۆشمان ڕۆڵەمانەیە، بەو شێوەیە ڕۆڵەکەی لەگەڵایە، ئەی کاغەزەکەی. ئەمی کەشیان وەگەی بینین لە 16 خانە پێگاتووە، 16 خانە، بەرزەکەی 200 سانتیمە، پانیەکەی لەم سەر بۆ ئەو سەر 136 سانتیمە و قۆڵیەکەی 35 سانتیمە، نرخەکەی 330 دۆلارە. ئەم قەفەزە زیاتر توانی بەکاری بێنی بۆ تێرکە جیایکەیتەوە، بەم شێوەیە ئەمێتە دەرەوە، یاخود ئەگەر بتەوێت ئەمە جێگەی جووتێکە بێتەوە، جێگەی بە هەمووی 28 جووت ئەبێتەوە، یاخود لە کاتی بێچووت زۆر بێ ئەتوانی هەمووی بینتە دەرەوە، بەم شێوەیە هەمووی اینتە دەرەوە، یا بڵێن بەم شێوەیە بە باشتر ببینن، بەم شێوەیە ئەبێ بەیەخ قەفەزی کە پانیەکەی 136 سانتیمە، یاخود بە خانە خانە، یاخود ئەیکەی بە دوو خانە بۆ ئەوەی جووتی تیا بکەیت. ڕێڕۆی هەیە، ئەمیش هەموو قەفەزێک مەنهەلێک و قاپ و تۆڵی لەگەڵایە. ئەمەش ڕۆڵەکەیەتی کوتمان لەبەر ڕەشەبالامان بردووە. ئەمەش بۆ پاکردنەوەیە کە ڕۆڵەکە چێسەیتە توای ڕای کێشی پاچ بکەیتەوە. ئەمیشیان مۆدێلێکی کەیە، ئەم ڕەنەشیەتەوەن ڕەنگی سەوز و ئەمیش پێکهاتووە لە 12 خانە، خانەکەی 100 سانتیمە، بەرزەکەی 200، قۆڵیەکەشی 35، نرخەکەی 300 دۆلارە. ئەمیژەر بە هەمان شێوە چۆنە بوێ وای یەکەی یەک خانە یان 3 خانەی، یا یەک خانە و 2 خانە. ئەمیشیان مۆدێلێکی کەیە لە 8 خانە پێکهاتووە، لە 8 خانە بۆ جووتکردن 90 سانتیمە هەمووی، لەم سەر بۆ سایە بێ بە 45 بە 45 شوێنی هەیە. ئەمە بۆ هێلانەی دەرەوە. ئەمانیشەر هەیەە، ئەمانیشەر هەیەە بە سەریتی، ئەمیشەر هەیەتی، ئەمیان نیەتی ئەم گەورەیان، بەڵام ئەمەشیان هەیەتی. ئەمەش شێوەکانە و زۆر سپاس.